بارێزان بەیانیتان باش گوتن مۆرگن بە خێراتنی بەڕێزان لە گروپی مەڵباوار و کۆنسولی گشتی ئەڵمانیا لە هەولێر دەکەم. بەڕێزان وەک لە وتاری دەست بەکاربوونم لە پەرلەمانی کوردستان و چەند بۆنەیەکی دیکەدا باسم کردووە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ بە مۆدێرنکردنی خزمەتگوزاریە حکوومیەکان و بەهێزکردنی ژێرخانی تەکنۆلۆژیمان و سەرنجام وردە هەنگاونان بەرەو ئەوەی واز لە مامەڵەی کاغەزی بهێنین چونکە زەحمەتە هاوڵاتیانمان دەیان کاتژمێر کاتی خۆیان لە نۆرەوەستان و چاوەڕوانیکردن بۆ ئەنجامدان و ڕایکردنی مامەڵەکانیان و کاروباریان بەسەر ببن. لە کاتێکدا دەکرێت بە ماوەیەکی کەم و بە خێرایی و بە شێوەی ئۆنلاین مامەڵەی هاوڵاتیان تەواو بکرێت. کۆتایی هێنان بە پشتبەستنمان بە کاری کاغەزی و دابینکردنی خزمەتگوزاری دیجیتالی کارێکی ئارەزومەندانە نییە، بەڵکو ئەوە پێویستیەکە. ئێمە هیچ ڕێگەیەکی دیکەمان لە بەردەم نییە، یان دەبێت لەگەڵ تەکنۆلۆژیا پێش بکەوین و بەرەو پێشەوە بچین، یان لە ڕابردوودا بمێنینەوە و گیر بخۆین. بێگومان بەکارهێنانی تەکنۆلۆژیا نەکردتەنیا کارایی و شەفافیەت لە کاروباری حکوومەتدا زیاد دەکات، بەڵکو یارمەتیشمان دەدات بۆ بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان و باشترکردنی کواڵەتی کە هاوشانی وڵاتانی پێشکەوتووی دنیا بێت. کە لەم ڕێگەیەوە هاوڵاتیانی کوردستان و سەردانکەرانی دام و دەستگاکان و خاوەنکاران و کۆمپانیەکانی کەرتی تایبەت دڵنیا دەبنەوە کە دەتوانن بە ئاسایی و خێرایی دەستیان بە خزمەتگوزاریە گشتیەکان بگات. بۆیە خوشحاڵم کە ئەمڕۆ لێرە گرێبەستێک ئیمزا دەکەین لە نێوان وەزارەتی ناوخۆ و گروپی باوەری ئەڵمانی بۆ دەرهێنانی مۆڵەتی ئۆتۆمۆبیل و مۆڵەتی شۆفێری و خزمەتگوزاری تۆمارکردن. ئەم گرێبەستە لە ساڵی پارەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری تاوتوێ دەکرێت و بە هاوبەشیەوە لە نزیکەوە کاری لەسەر دەکەم. لێرەدا دەمەوێت ستایشی وەزیری ناوخۆ کاک ڕێبەر ئەحمەد و سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کاکی وافەندی و تیمەکەی گروپی مۆڵباوەر و سەرجەم ستافەکانیان بکەم بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم کارە. ئاگادارم کە پسپۆرانی بواری دارایی کە ڕاوێژی بازرگانیش پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەوانیش ڕۆلێکی گرنگیان بینیوە، بۆیە سوپاسیان دەکەم. هەوڵیان تیمە لەگەڵ گروپی مۆڵباوەر ئێستا مەودای پرۆژەکەی فراوانتر کردووە بە شێوەیە کە لە ئاست خواست و ڕوانینی ئەم کابینەیە و پێداویستی خەڵکی کوردستان دەبێت. کە جێ خۆشحاڵیە هەوڵەکانیان بووەتە هۆی کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەت لە کەرتی گشتیدا بە ڕێژەی زیاتر لە 7 ملیۆن دۆلار. لێرەدا بە پێویستی دەزانم بۆتان ڕوون بکەمەوە کە کاریگەریەکانیان پرۆژە لە قازانجی کەرتی گشتیدا چین. لە ساڵی داهاتووەوە هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دەبێت بە خاوەنی ناسنامەی دیجیتاڵی. ئەمەش یەکەمین سیستمی زانیاری دانیشتوانمان بۆ دروست دەکات کە پێشمەرجێکە بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکانی دیجیتاڵی. یەکەم خزمەتگوزاریش کە پێشبینی دەکەین لە 12 مانگی داهاتوودا بێتە ئاراوە خزمەتگوزاری شۆفێری و تۆمارکردنی ئۆتۆمۆبیل دەبێت کە زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی سوودی لێ وەردەگرن و هەموو شۆفێرێک کارتی زیرەکی دەبێت. یەکەکانی پۆلیسی گەڕۆکیش ئامێریکیان دەبێت کە دەستبەجێ دەتوانن ئەو ئۆتۆمۆبیل و شۆفێرانە بە خێرایی کۆنتڕۆل بکەن. هاوکات لەگەڵ ئەم خزمەتگوزاریەدا نووسینگەی سەرۆکوەزیران لە نزیکەوە لەگەڵ تیمی جێگیری سەرۆکوەزیران کاکوبات کار دەکەن بۆ ئەوەی خزمەتگوزاریەکان بە باشترین و ئاسانترین شێوە بگاتە هاوڵاتیان و ڕێوشوێنەکانی ڕایکردنی مامەڵەش کەم بکرێتەوە و سەرنجام داهات زیاد بکرێت. خوشحاڵم کە لەم بوارەدا پێشکەوتنی باش و گرنگیان بەدەستێناوە
کە دواتر دام و دەستگاکانی دیکەی حکوومەت دەتوانن سوود لەم داتا و خزمەتگوزاریانە وەربگرن بۆ نمونە لە بوارەکانی پەروەردە، کەردی تەندروستی، باج و دارایی. هیوادارم ئەمە هاندەرێک بێت بۆ یارمەتیدان و هاندانی گەنجەکانمان لە دروستکردنی دەرفەتی کار و بزنسی نوێ لە ڕێگەی هاوکاری و هاوبەشیکردنی کەرتی گشتی و تایبەتیدا. ئیمزاکردنی ئەم گرێبەستە بەشێکی گرنگە لە هەنگاو و هەوڵە بەردەوامەکانی حکوومەتی هەرێم لە پێناو چاکسازی و مۆدرنکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت لە سەرانسەری هەرێمی کوردستاندا. ئێمە دەمانەوێ ببینە حکوومەتێکی دیجیتاڵی ڕاستەقینە لە پێناو کەمکردنەوەی خەرجیەکان و دروستکردنی ڕوانینێک لە نێوان وەزارەتە جیاجیەکان کە سەرنجام دەبێتە هۆی پێشخستنی شێوازی بڕیاردان و گەیاندن و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکەم کە لە ماوەی ساڵی ڕابردوو ئەم کارە پرزەحمەتیان ئەنجام داوە. سوپاس بۆ گروپی مولباوەر بۆ پشودرێژی و نەرمی نواندنیان. هیوادارم ئەم پرۆژەیە لە خواست و ئاواتی هاوڵاتیانماندا بێت. دووبارە دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ و فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری و گروپی مۆڵباوەر دەکەم. دەستان خۆش بێت، هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سوپاس.